به هلکفتا نزیک بوون جشن رمضان پیروز شاندک جی کمیته بلند یا گفتگویا یا اپوزیسیون سوری به سرپرستی دکتر عبدالحکیم بشار اندام مکتب سیاسی و جێگرێ سەرۆکی هەفپەیمانە ئۆپۆزیسیۆنا سووری دەگەڵ شاندەکەی ژە ئەنجومانە نیشتیمانی کوردی و نویزگەها پەیوەندیان دەرەوە یا پارتە دموکراتی کوردستان سووریا وەڵێ خسترا دۆمیز سەردانە چەندین مالین پەکڕەوانین پێشمەرگە ڕۆژاوای کورسانی و بریندارین پێشمەرگە لێ کامپا دۆمیز و فایدێ و کۆمەلگە هەوارسیتی کردن و هەنێک ژە ئالیکاریە پێشکەشیوان بنەماڵەکردن و هەروەها سەردانە بنەماڵە شێخ حەنان و دکتۆر عەبدولحەکیم بەشار لەسەر ڕەوشاوان سەکنی و جەژنە ڕەمەزانە پیرۆز لەوان بنەماڵە پیرۆز کرد و تێدەدا دیارکردن گو ئاواکردنا وڵاتە بخوینەوان قەهرەمانان تێ ئاواکردن بناوێ دەستای بلند ئا گفتوگۆ ئا سووریا مهنێک ئالیکاری بە ژەژنە ڕەمەزان هەنێک ئالیکاری بە مالباتێ شوهەدائێ کوردستان ڕۆژ ئاوا ئێجی تۆریستی و مالباتێ بریندارە لە حەمێ دەڤەرا لە هەولێرێ لە دهۆکێ لە فایدێ ئەم بناوێ دەستای بلند ئا گفتوگۆ هەنێک ئالیکاری لوا پار دکن ام تخوازن ناماکی بگینوان و ام بورنه و اف خوینا و بلاش ناره و شخوا ولات دین آوا کرن بخوینا خلکی خوینا شودا و بزانه بونا زانوینا جبروینا ایرو روز کردستانا هاگه کردستانا باشه و کردستانا روز آوا به دواره کی گل کی زحمت در باز به و پیوست کو گهدانک تایبت لپیشمەرگە بێکردن و لەعوائلی شوهەدا بێکردن و لە بریندارە بێکردن و دوسەر ژبووی ئاستیهانیش بۆ فێ مەسەلهانیژی مەوەک کۆمیتا بالا مەخۆست ئەم لە کێلێک وا بسەکنن وەرو ئەلیکەرەمەت شێکی ڕەمزیە بەس ئام هەم ناماکێ و ئەم لە کێلێک وا سەکن ئەم سپاسیاوا دکن درۆژە وەک فێروشت اقتداریمت که ملکیمت خوی و عرضیمت دبی یعنی عرض مرو شرفا مروه و پیتوی هیا ما امجی در ولات خود خبات بکن بزاوی بکن ام شهید هزار ساله می شهید دادیم نه ایرو ما شهید اینانه ئالیکاری ئەوان قەهرەمانان ئەرکە لەسەر ملێ هەر